هاتوونێتە گوندی نۆڕێک کە یەکێکە لە گوندە جوانەکانی سیوەیل. ئەم گوندە گرنگیەکی زۆری هەیە لەبەرەوەی کەوتۆتە سەر سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان و بە درێژایی شۆڕشەکانی کوردیش ئێرە ناوەندێکی گرنگ بۆ پێشمەرگە و خاوەنی چەندین شەهیدە. گوندەکە دەکەوێتە سەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان سەر بە شارەدەی زەلانی قەزای چوارتایە لە باکووری سلێمانی. ئەمە گوندی نۆڕەکە. نۆڕێک دەی قەرەباڵغ زۆر وەختی خۆی لە 1970 بەفری بێحەدە باری. وەخت بوو مەتر باری 2 مەترە باری. ئەمجا خەڵکی ئەم دێ مەشغوڵی ماڵیات و ئەرزەکەم بال ماڵین و پیاک مابوو ڕئیسی دەکە بوو ڕەحمان ئاغا خۆ عافیە پیاوی پیاوانە بوو. لەگەڵ خەڵکی ئاوای ئامەشەمان هەیە ئەچین بۆ ماڵی یەکتر بەشە و ئەوان دێن بۆ ماڵی ئێمە و ئەرێ وەڵڵا نەخۆش بێ بەدەم یەکترەوەین و ئەرە وەڵڵا زۆر باش و زۆر ڕێک و پێکە عیبیتیانی هیچ. چەندین جار گوندەکە بردومان و چۆڵ کراوە، بەڵام خەڵکەکە دواتر گەڕاونەتەوە سەر زێدی خۆیان. گوندی نۆڕک لە دێر زەمانە ئاوایانە هەتی بە تایبەتی لە دوای نەوەیەکەوە بە تایبەتی ئاوایان کراوەتوانێ و دیێکەشمان دێکی بەرفراوانە مێژوویەکی کۆنی هەیە، کۆمەڵە کەسایەتی دیاری تایە، کەسی بە ناوبانگی تایە، لە زووە مەکتەبی تیا بۆ و خەڵکی ڕۆشنبیری زۆر تیا الحەمدو سەنا بۆ خوای گەورە. ئێستاش هەر ئاوایانە. زمانی زوو برا شیرینەکەم ئێرە زۆر خۆش بوو. ئەمە لەوێ ئەوە چەمپارا بوو، ئەوە سیاگوێز بوو، ئەمجا ئەم بەراوبەر مەرز بوو، خەڵگە هات خەڵگە ڕۆی. ئەمساڵ بەفرێکی کەمتر باریوە، بەڵام هیچ زستانێکی بەبێ ئەژنۆیەک بەفر بەڕێ نەکردووە. ئەو سارد و سەرمایە وای کردووە دانیشتوانەکەی گلەیی ئەوە لە حکوومەت بکەن نەوتی بۆ دابین نەکردوون و بە ناچاری پەنایان بردووەتە بەربڕینەوەی دارەوشکەکانیان. ئەم دێمە تەڕانەتی وەرنەکرێت تەڕایی ئەمجا ئەوە پێشەوە ئەم حودە دیان نەوتیان بایە ئەمە کوێستانە کە ڕێ گیران ڕێ دەرناچی بۆ شوەیەک داری وشە گەڕین بەدایتە ڕێشت و نابڕی ناوەڵە بەس داری وشی زۆرە. باوەڕم پێ بکە ئەلێ خانووەکەمان لە خوار لای ماڵی حاجی عەزیز بۆ دووقات بە بەر کراوە لەسەرەوە هاتوویە خوارەوە لەو دووقاتەوە ئەمەڭە زۆر بووە. مانگی حەوت چوین لەم سەرەوە لەم کوێستانە بەفرمەهێناوە بۆ ناو ماستاوشت هەرە بارێ لەخوا بەسیابێ بەڵێ پاریش مەترێ باریەوە لای ماڵی ئێمە. ئەم ساڵیش یەکەم بەفر 40 سانتینێک باریەوە ئێسش ئەوەیە کە جەنابتانێ بینن. هەر زۆپا کوردی حیاتەکەی زۆپای دار ئەتەوەش زیاتر داری وشکە تقریبان لەم شی و لەو کوێوانە ئەچنەی هێن و بەوڵاق داهێن و وە خۆگەرمکردنەوە بەکارێنن. ماڵەکانی ئەم گوندە بە درێژایی هەموو شۆڕشەکان لانکە و پەنای پێشمەرگە بوون تا ئەو ڕادەیەی 16 کەسیان لەو پێناوەدا شەهید بوون. حەڤە شێدمانی ئەیان لەوانە شێت حەمینە کە خاڵی منە ینی نمونەی پیا و لە مەتیقی شارباژێڕە پیاوی قارەمان پیاوی ئازا پیاوی لێهاتوو پیاوی بە ئەدەب ئیتە حەسۆی ئاوە وەسمی ناکرێ ئیت پێ ناکە تعریفی وەڵا شێتەکان تێکیان شێت عومەرە و شێت قارە و شێت سەرکەوتە و شەیت تەهایە و شەیت تالیمە و شەیت عەبدوڵایە و ئەوانە. ساڵی ئەوەی کە خۆم بینی بەڕەحمەت بێ بەڕێز مەلا مستەفا لە نەنگوان بووم لێەوە هاتووە بە خۆم بینیومە تەبان بەخوای تەو کاتە مناڵ و هەر ئەو نازانم کە بینیوم لەسەر جادەکە بینیوم و هاتێرە هاتە ماڵی بەڕەحمەت بێ و ڕەحمان ئاغا تەبان ئەوان ئەو کاتە هەشت ساتە چۆ ماڵی ئەو پێشمەرگە ئیتر ئەوەی کە لەم ئاخریا بڵین ئیتر هاتوونەوە ئەوە بڵین ئەوانەی خۆمان کاگەری شوان لەم کاتە هاتوونە پێشەوە لە هەفتا و هینا ئەو کاتە بەڕەحمەت بێ شەید عەلی ئەسکەری و ملازم سیروان و ئەنوور و کاتە ئەوان هاتون سەری بەم دیا ئەگەڕان هێنی شۆڕشی نوێیانەیە ئەو کاتە. کاوامین ڕوودا و گوندی نۆڕک.